لە نوتفەیەکەوە سیرکە ئەبێ ئەم نوتفەیە چی بێ ینی ئەبێتە ئەم ئینسان و ئەم مرۆڤە گەورە دە ئینسانەکە سەیری نەفسی خۆی ئەکا واللهی سەری سوڕ ئەمێنێ لە عەظەمەت و دەسەڵاتی خوا جەل جەلالوه هەموو عومرەکان ئەفەوتن چەندین عمر بەدوایەکە ئەفەوتێ لە ئەخیرە لە سەتی یەکی ئێمە لە ئینسان نەگەیشتون بەخوا لە ملیۆن یەکیش تێناگەن نا دەرکی ئینسان ناکەین چییە باشە گریمان دەرکی ظاهری ئینسانمان کرد زانیمان چەند ڕەگ و دەمار لە ئینسان هەیە زانیمان چەند جۆر پێست هەیە و چەند جۆر سێڵ هەیە و نازان هەمومان زانی ئەی چی بکەین لە معنای ئینسان هەتێی ناگەین لە معنای ئینسان طبیعەتی ئینسان چی لێ بکەین هەر یەکەمان جۆرە طبیعەتمان هەیە هەر یەکەی بە شێوازێ ئەم ڕەب العالەمینە مصەویرە عەظیمە خەڵقی کردوین هەر یەکە بە شێواز و کەیفیەتێک چۆن بەشی دەرەوەمان جیاوازە لە یەکتری ئەناسینە بەخۆ بەشی ناوەژ ئەو هەیە معنای ئینسانیش ئەو هەیە ڕۆحی ئینسانیش ئەوها جیاوازی هەیە ئەی باش ئێمە دەرک بەوانە هەر ناکەین و چی بکەین کە ئەسڵ نایبینین و هەستی پێ ناکەین